Era Radio Dengi Gela. سڵاوتان لەبێ هەم کاتتان باش هەواڵەکانم کاتژمێرەتان پێشکەشەکەین. ناوەندی ڕاگەیاندن و چاپەمەنی هەپەکە ڕای دەگەێنێ کە چەند چالاکی گەریلاکان ێژە سەر بڵاو کردوەوە دەڵێ کە لە نوێی نیسان بە تاکتیکی نیشانەشکێن لە گۆڕەپانی بەرخۆدانی شاخی ئامەدی گورز لە داگیرکەران درراوە و داگیرکەرێک سزا درراوە چەند پێگێکیش لە ناو براون. ناوەندی ڕاگەاندن و چاپەمەنی هەپەکە لەو بارەوە ڕاگەاندۆ نۆی نیسان بە تاکتیکی نیشانەشکێن لە گۆڕەپانی بەرخۆدانی شاخی ئامەدی گورز لە داگیرکەران وەشێنراوە. ئەم چالەکە لەلایەن هەزەکانی ژەستەرۆ ئەنجامدرا و 15 نیسانیش بچەکی نێو ئۆتۆماتیکی هێرشکراوەتە سەر داگیرکەران لە گۆڕەپانی بەرخۆدانی شاخی ئامەدی 18 نیسان بچەکی نێو ئۆتۆماتیکی هێرشکراوەتە سەر داگیرکەران لە گۆڕەپانی شاخی ئامەدی و لە 7 نیسانیشدا بچەکی نێو ئۆتۆماتیکی بە هەماشەوە هێرشکراوەتە سەر شاخی جوودی و پێگێکی دوژمن تێکدراوە. ئەم چالەکە لەلایەن هێزەکانی ژەستەرەوە ئەنجام دراوە. هەپەکە دەڵێ هێرشەکانی سوپای تورک بە چەکی قەدەغەکراو ئەنجام دراون لە ڕۆژانی 9 13 و 15 نیسان تونێلەکانی شەڕ لە گۆڕەپانی بەرخۆدانی شاخی ئامەدی لە هەرێمی ڕۆژاوی زاپی شەید دەلیل 5 جار بە چەکی قەدەغەکراو جارێکیش بە درۆنی هێرشبەر بردومان کراوە لەمان کاتیشدا لاستیکیان سوتاندووە و هەوڵیانداوە دوو کەڵە ژەهراویکە ئاڕاستەی تونێلەکانی شەڕ کرد. هەپەکە دەڵێ ڕۆژانی 16 و 7 نیسانیش تونێلەکانی شەڕیان لە گۆڕەپانی بەرخۆدانی شاخی ئامەدی 4 جار لەلایەن درۆنی هێرشبەرەوە بردومان کرۆ و 16 نیسانیش گۆڕەپانی شیلازێ هەرێمی مەتینە 1 جار بە درۆنی هێرشبەر بردومان کراوە. هەپەکە هاوکات لە ڕاگەنراوێکی دیکە ناسنامەی گەریگرایەکی شەهیدی ئاشکرا کرد و دەڵای لە 7 نیسان بۆی دابارینی بارانێکی زۆر و لە هەرێمی خواکوورک لاپاو دروست بووە. هاوڕێمان بەرژین جاندا کەوتە ناو ئاوی لۆنانەوە و شەهید بووە. پێگێ گوت هەڤرەیە me بەرژین جاندا ku ji ber lehiyê şehîd bû. Navenda ragihandin û çapemeniya HPG got li herêma Xakurkê di heftê Nîsanê de di encama lehiya ku ji ber barana zêde pêk hatî hevreya me Berjîn Canda şehîd ket. HPG sersaxî ji tevahiya gelê Kurdistanê Welat Parêz û malbata Berfîn xwest û soz da ku ew ê ala têkoşîna şehîdên xwe bi serkeftinê tacîdar bikin. HPG agahiyan li ser nasameya Berjîn wiha parve kirin. Berjîn Canda bi navê din Zelal Yilmaz li Erzurumê ji dayîk bûye, dayîk û bav Gülten û Bahatîn heftê Nîsanan 2024 li Xakurkê şehîd ket. Li ser jiyan û têkoşîna Zelal Yilmaz ango Berjîn Canda jî HPG ev nirxandin kir. Hevreya me Berjîn li navçeya Xinasê Erzurumê di nava malbateke Welat Parêz de ji dayîk bû. Partiya me PKK di temenê xwe biçûk de nas kir. Şehadeta yek ji kadro û damezrînerên pêşeng ên Partiya me Sara Sakîne Cansız û hevreyên me Rojbîn û Ronahî jalê dewleta Tirk ve li Parîsê xareke din bû ku bandor li hevreya me Berjîn kir. Ji ber vê yekê biryardariya têkoşînê ya hevreya me Berjîn xurtir bû û li ser vê bingehê piştî ku çeteyên Daişê li dijî gelê me yên Rojava komkujî kir di sala 2015 de berê xwe da Rojava û li dijî çeteyan tevlî berxwedana destanî bû. Hevreya me dema ku derbasî çiyayên Kurdistanê dibe weke ku jinû ve ji dayîk bibe hîs dike û bi beşdariya xwe ya dilxwaz di demeke Kurd de hînî jiyana li çiyayan dibe.
هفریا ما برژین لهرما خاکورکی تبلی خباتان دبه لقادی لگل فرماندارا ما یا نمر بریتان آنگوگل نسکراتاش خطاتی کشینه دشوپینه هفریا ما به وی هزرا به همپا تبلی خبات امپراتیکی بو و ده همو خباتان ده سرکفتن ساس کرد وکه گریلای که یجاستاری پیکانی ناف فکرین ریبراپا وکه ارکا خویا سرکه پیجراند لهر دری ده چارچوا ویه که ده هروستا خواه نشانده هفریا ما برژین ده چالاکین لهرما خاکورکی ده خودی کدکه مزنه دوی باوریه ده بکو خودی درکتنا بیرانینا هفرین ما ین شهید به مزنکرنا تکوشنا وان پیکانه جیان خواه باوریا خواه پیجراند و به میلیتانیا خواه هفگرتی به هروستا خواه زلال یا لسرخط آزادیا جنه به هفرتیا قواته که کورلی بار کربود دلی همو هفرین خواه بو خودی جهکی مزن هفریا ما برژین هفته نیسان 2024 لهرما خاکورکی ده انجام لحیا مزن ده کتنوا آوا لولانه و تبل کروانه شهیدان بو هپگی گوت ام و سوز ددن کو امی بیرانین هفریا خواه برژین جخواره بکن چرا و امی خیالنوی بجهبین لەگەڵتان بەردەوام دەبین کە جێگە پێیناوەتە 20 ساڵی خۆیەوە بە 18 نیسان ڕایدەگەنە کە 18 نیسان بە پێسکردنی بنیانانی ژیانی ئازاد هان بگەڕین بزوتنی ئازادی ژنان لە ناو پارتیدا کە لەسەر شوێنپێی سارا ساکینە جانسس دەسێپەکرۆ لە 18 نیسانی 2005 لە ژێرناوی کێژەکە درێژێ بە سەفەرەکەی داو لە ساڵی 2014دا بە کەجەکە و کۆمەڵی ژنانی کوردستان ناسرا و ئیلهام بەخشێک بوو بۆ هەموو ژنانی ژیان و شەڕکردن. Koordinasyona KJK bu boneer 19 sal ve ger adamız randine da xuyani da koordinasyona KJK gut veke komelenjine Kurdistanê KJK em di sal ve geran 19 adamız randına xwedene bi destpêkirina salamaya bîstemîna têkoşînê re em jinên berxwedêr û yên ku nirxên azadiya afirandine bi hezkirin silav dikin rêberê Konfederalizma Demokratîk û em gihandin vê astê û hişmendiya azadiyê da me rêber apo bi hezkirin silav dikin meşameya azadiyê ya ku bu peşengtiya hevre sakine cansız Sara Despekir bu peşengtiya be hezaran şehidin meyin azadiya jine devam dike tekoşiname be heza peşeng ade hezaran jnan reyal nava refen partiya me paşku arteşame ya xwe parastine ye jastare ben haber devam dike lehemu parçayên Kurdistanê jin heza xwe ya parastine rexistiniya jine civan rexistiniya civaki û siyasi ava dikin û li ser bengeha peşengtiya ji civakere girseydi be ledije her cure sistem meji û kiryarên bi serveriya mêr ber bi jiyana azad ve gavê daveje ber sivajine ya li pirsa divê çawa bêjîn dide ji ber ku sistema KJK sistemeke weleye ku ji azadiya jinê tawîzê nade KJK gut têkoşîna me ku bi meşa hevrê Sara Despêkir bi rêxistiniya me ya YJWK û yaşkê dewam kir bi teoriya qutbûnê artêşbûna jinê îdeolojiya rizgariya jinê fikrê hevjiyana azad kurbu û weke partiya me ya pêşeng paşkê bi partîbûna mayînde bû di 18 Nîsana 2005 de rêvîtiya xwe ya azadiyê weke KJP dewam kir û ji sala 2014 vir ve jî weke KJK dengê xwe giyan teva ya cîhanê rêber apo bi wesîleya rojê ji me re wiha got dixwazim ji jinên Kurd re bibêjim hevriyên min ên jin ên dilsozê şerê azadiyê têkoşîna azadiyê divê li çiyê li deştê li bajaran bibe garantiya mezina azadiye her tiştên ji bilî vê valane namus û rûmet ev e ku bibe temînata azadiya gel hêza xwe ji bo vêyekê heye li ser vê bingê bi armanca pêkarîna yekîtiya demokratîk azad a jinên li Kurdistanê armancên demokratîk ên jinên rûşlata navîn û cîhanê mîsûgerkirina yekîtiyê ji xwe re kir armanc bi vê gavê ber bi konfederalizma jinê ya demokratîk ve çû di têkoşîna azadiya jinê ya cîhanê de ev yek xwedî wateyeke dîrokiye koordinasyona KJK anî ziman em di demeke dîrokî dene ku bi jin jiyan azadî ber bi şoreşa jinê vedimeşin em jinên Kurd bi îdane ku pêşengiyê ji têkoşîna azadiyê ya jinê ya cîhanê re bikin weke KJK me ji xwe re kiriya armanc ku bu komîn meclis akademî û rêxistinên komparatifan di nava civaka xwe de jineke bi tenê ya bê rêxistinî nehêlin şêweyê jiyan
û têkoşînê yê hevrê sara pusulaya me em jiyanê bi temamî veguherînin şêrekê li dijî mêrîtiya serwer jiyana bi rengê sara bidin destpêkirin. Bi têkoşîna demokratîk em têkoşîna xwe ya ekolojiyê bi hev re bilind bikin, her aliyê welatê xwe bi kulîlkan bixemilînin. Li ser bingeha pîrozkirina salvegera me ya damizrandinê em civînan, semîneran, kombûnên perwerdeyî çalakiyên çandî li dar bixin, di dijî qirkirina çandî çalakiyên berxwedana çandî pêk bînin. Lewma ji bo vegera li dayika xwezayê li ser bingeha jiyana azad û afirandina çanda xwedevandiya neolîtîk pîrozbahiyên ku li damizrandina KJK tên pêk bînin. KJK got sê sala 21 ya me dem hemû ya me bi ala xwe ya mor bi roja xwe bi stêrka xwe bi bedeviya çanda xwe ku li tevaya cîhanê şîn bûye di ronahiya lehengên me yên jinê yên azad te ku hemû serdemronî kirine em ber bi avakirina konfederalîzma jineya demokratîk a cîhanê ve dimeşin. Em bi hemû hêza xwe tevlî kampanya azadiya fîzîkiya rêberapo û çareseriya siyasiya pirsgirêka Kurd bibin, wezîfeya hemû jinan e ku vê kampanyayê bi ser bixînin. دەکاتی کارکردن لە شقامێکی کۆمەڵگەیەکی قەزای شنگال گۆڕێکی بە کۆمەڵی سەردەمی داعش دۆزرایەوە. خێری عەلی بەرپرسی ڕێکخراوی پتری کۆر بۆ مافەکانی مرۆڤ دەڵێ بەیانی ئەمڕۆ لە کاتی کارکردن بۆ ڕێککردنی شەقام و دانانی شۆستە لە کۆمەڵگەی سیپا شەخدر ژمارە کرێکار گۆڕێکی بە کۆمەڵیان دۆزیەوەتەوە کە ڕووفات و جلوبەرگی ژنانی بەتەمەنی تێدا بووە. دوای دۆزینەوەی گۆڕەکە لایەنە ئەمنی پەیوەندیدارەکان لە گۆڕەکە ئاگادار کراونەتەوەنێ. بە گوتەی خێری عەلی بەرپرسی ڕێکخراوەکە گۆڕەکە لە دەواازەی کۆمەلگەکە دۆزراوەتەوە هێشتا دیار نێ ڕووفاتی چەند کەسی تێدایە، بەڵام قوربانەکانی دەستی ڕێکخراوی تیرۆریستی داعشن و گۆڕەکە بۆ ساڵی 2014 دەگەڕێتەوە. دوای داعش ساڵی 2014 مۆسڵ و قەزای شنگالی گرت، زیاتر لە 6,000 کوردی زیدی ڕووفان بەشێک لە ڕفێنراوەکان هەر لە نێو شنگال و ناوچەکانی دەوروبەری کوژران و بە پێی ئامارە فەرمەکانی شتاوکوێ 93 گۆڕی بە کۆمەڵ دۆزراوەتەوە، 55 هەڵدراونەتەوە، 38 ماون لە کوی زیاتر لە 700 ڕووفاتی دۆزراوە. لە گۆڕە هەڵدراوەکاندا 204 پشکنینی DNA ناسراونەتەوە. لە گەڕێکی سەرچناری شاری سلێمانیش بۆمبێک بە ئۆتۆمبیلێک تەقیەوە بەهۆی دوو ئۆتۆمبیل سوتە نیۆڕۆی ئەمڕۆ ئەتاسراوی ئەندامی پێشووی سەرکردایەتێکی نیشتمانی کوردستان چۆتە گەڕێکی سەرچنار لە بەردەم چێشخانەیەک ئۆتۆمبیلەکەی داناوە. ئەمەژەی بۆشداوە کە دوای چەند خولەکێک لە بەجێهێشتنی بۆمبێک بە ئۆتۆمبیلەکە ئەتاسراویدا تەقێنراوەتە. جگەلە ئۆتۆمبیلە ئەتاسراوی ئۆتۆمبیلەکی تریش کە لە تەنیشتەوە وستاوە سوتاوە. ئەوە شخصۆتە ڕوو کە بە پێی ئەو زانیارە سەرەتایانەی کە بڵاو کراوەتەوە ڕووداوە کە زیانی گیانی نەبوو، تەنها زیانی مادی هەبووە. رابعه محەممەد ڕایگەاندوو حەزبەکەمان ئامادەکاری بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستان کرد و دەڵێ ئەگەر پارتی ڕێگری لە ئەنجامدانی هەڵبژاردن کە ئەو بە پێی یاسا و دەستور مامەڵەی لەگەڵدا دەکرێت. رابعه محەممەد ببورن رابعه حەمەد ئەندامی سەرکردایەتیەکێتی لە لێدوانێکدا بۆ دەنگی ئەمریکا باسی لە بەڕێوەچوونی هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستان کردووە و دەڵێ نازانین پارتی لە هەولێر و دهۆک ڕێگری لە هەڵبژاردن دەکات خود ناتەبێ پارتی خۆی وەڵام بداتەوە، بەڵام هەڵبژاردنەکە لەلایەن کۆمیسیۆنی عێراقەوە سەرپەرشتی دەکرێت. هەر چوار پارێزگاکەی هەرێم مافیخواانە بەشداری هەڵبژاردنەکە داکەن، بەڵام ئەگەر پارتی ڕێگری بکات بە پێی یاسا و دەستور و مامەڵەی لەگەڵدا دەکرێت. ئەو دەڵێن ئەنجامدانی هەڵبژاردن دەبێتەوەی بەهێزکردنی قوارەی هەرێم و بەهێزکردنی دامدەستگاکانی هەرێم، دەبێت هەڵبژاردن ئەنجام بدرێت، حکوومەتی نوێ پێک بێنرێ تا حکوومەتی نوێی کێشەکەڵەکە بووکانی لەگەڵ عێراق چارەسەرکە. ئەو ئەندامەی سەرکردایەتیەکێتیەوە شخصۆتە ڕوو حەزبەکان ئامادەکاری بۆ ئەنجامدانی هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستان کردووە. ئەوش لە کاتێکدا کە بڕیارە لە ڕۆژی 10 حوزەیرانی ئەمساڵ هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستان بەڕێوە بچێت، جێگای ئاماژەی هەرچەندە پارتی دیموکراتی کوردستان هەوڵدەدا بربەست بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستان دروستکە، بەڵام بەرپرسانی کۆمیسیۆنی باڵای سەر هەڵبژاردنەکانی عێراق جەخت لەو دەکەن و هەڵبژاردن لە وادەی خۆیدا بەڕێوە دەچێت. هەر شاد بن.